بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان ڕۆژوانانی عزیز خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەم ئێوارەیەش لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. ئازیزانم ئەوەی کە پێویستە لەم سەرەتایەوە حەزەکەم بڵێم ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئێمە بۆ ڕۆژوو ئازاین یاخود میلەتی ئێمە یەکێکە لەو میلەتانەی کە بۆ ڕۆژووگرتن زۆر ئازایە و بەورن بەس کێشەیەک هەیە زۆر جارەویش ئەوەیە کە ئیسان بە ڕۆژوە بێ هەموو جەستەی بە ڕۆژوو بێ هەموو ئازاکانی بە ڕۆژوو بێ ئێمە ڕاستە بۆ ڕۆژووکردن ئازاین لەوەی کە ڕەنگە هیچمان ڕۆژوو نەخوین بەڵام دوو شوێن یاخود دوو هۆکاری سەرەکی هەیە کە زۆر جار کاریگەری لەسەر سوکردنی ڕۆژوو ئەکەن ئەویش ئەوەیە کە ئێمە جاری وا هەیە تیانە کەمتر خێمین ئەویش چاومان لەگەڵ دەممان وەکو وتم ئینسانە بێت لە کاتی ڕۆژووگرتنە هەموو ئازاکانی لەشی هەموو جەستەی بە ڕۆژوو بێ ئەبێ چاوەکان بە ڕۆژوو بوون ئەبێ دەست بە ڕۆژوو بێ بە قاچەکان بە ڕۆژوو بوون ئەبێ بە تایبەتی بێ زمانت بە ڕۆژوو بێ ئەم دەما وەکو وتراوە گەر نەیگیریت سەر بە فەتارایە علی کێشەی گەورە دروستەکە بۆیە لە ڕەمەزانە تەسەووری ئەوە کەم کە ئێمە موفەق نین لە گرتنەوەی چاومان لە گرتنەوەی دەممان لەوەی کە خوا نەخواستە قسەی خراپ نەکەین خۆگەر چاویشمان بپارێزین هێشتا دەمەکەمان ماشەڵڵا ینی بە جۆرە لە جۆرەکان باش نەگرتوێتەوە لەبەرەوە یەکێک لە هۆکارەکانی سوکبوونی ڕۆژوش بریتێ لە قسەکردن یاخود با بڵێن لە ئەوەی کە نەزانی چۆن زمانت بەکارێنی داوای ئەوەکەم کە خوای پەروەردگار مۆفەقمان بکا لەوەی کە ڕۆژۆکانمان بە دروستی بگرین و زمانمان بگرین دەممان بگرین واروها چاوەکانمان بگرینەوە لەوەی کە خوا نەخواستە تووشی حرام نەبین چونکە حرام و بێجێییکردن ڕۆژوو سووکەکەن واروەها ئەگەر ڕۆژوەکە نەشکێنن خێر و سەوابەکەی کەمەکەنەوە خۆشەویستانم ئەم ئێوارەیە بەوەری محەممەدی کوڕم کاکمەلا محەممەد ئێمە ئەمڕۆ هاتوون بۆ قەیەفەریش سەر بە شارۆچکەی خورماڵە با پێکەوە بین ئەم ئێوارەیە لە گوندی قەیەفەری بزانین خوای پەروەردگار چی بە نسیبمانەکە فەرموو بابن پێم خۆشە سەرەتا هەم ئامۆژگارێکی ئێمە هەم ئامۆژگارێکی بینەرانش بکەیت حەزەکەین شتێکمان پێشکەشکەی شتێ لە ئامۆژگاریمان پێ بڵێ بە تایبەتی خەڵکی ئێستا تەوەکولی کەمە چوزانم ئەم هەموو ڕزق و ڕۆزی و شتە باشە هەیە خەڵک زۆر شکرانە ناکە حەزەکەی لەو بارەیە قسەیەکمان بۆ بکەین وەڵی مامە ساگیان من وەکو ئەرزم کردی حەمد و سەنا بۆ خوا تەمەنم هەیە لە باوکمەوە لە باپیرەمەوە لە بەرەی باوکمەوە لە بەرەی دایکمەوە حەمد و سەنا بۆ خوا ڕێگەی شانازیە ڕێی بسڵمانەتیان پێشان داین لەخوا بەزیاوێ لە تەمەنیشا هەر من باوک باوەلەی ڕەحمەتیم باوکی دایکم خوا ئافریقا 4 کوڕی بووە نەنکم دایکی دایکم ئایشی ناوگە ئێوارە مەغری و وەکویسە مزگەوت نەوگە بەرماڵەکەی داخستگە و 4 کوڕی بوو ئەو 3 کچ ئاوای کردگە قامەتی داوەستەوتی ئەرێ خوا ئەگەر لە چارەی ئەم کوڕانی منتە نووسی کوڕی خەڵک کوڕم بکوژێ کوڕم کوڕی کەس نەکوژێ خوای گیان خۆم کوڕە هەتا دنیا دنیاە بۆ من نامێنێ ئەگەر لە چارە نووسیون کوڕی خەڵک کوڕم بکوژێ کوڕم کوڕی کەس نەکوژێ نەنکیشم زعیفە ئەقلی ئاوایە قوربان هەڵە کێشە کورە یاخوا کەوەمار بواوە و لا زوانتەوە لا زوان ڕەشەوەم دێروەختیوە تەنگە بۆ دوعاکەی لەم کوڕانمان ئەویش سلام ئەغاتەوە یەجێ ئایش تۆ چوزانی خۆم کوڕە تا دنیا ئاخرەوێ بۆ من نامێنێ خوا هەر لێمە سێنێ تۆ
بەڵام کوڕی من کوڕی خەڵک بکوژێ نە خەوم ئەمێنێ نە شوێن و ڕێم ئەمێنێ نە ئەم خەو ئیسراحەتمە ئەمێنێ بەڵامەکی کوڕی من کوڕی خەڵک کوڕی من بکوژێ خەڵک تێت مەرحەبایم ئەکا احترامم لێگرێ خوام لێ ڕازیەوێ ئەمە تۆ بۆنە دامایی خۆم کوڕت تا بە لا ئیلەها ئیلا الله بە حەول و قوەتی خوا وەک ئەوگمەوە لە ئایراما گیری خوارەوە ئەو فەرمایشتە ئەمە یەک بە قوربان و قەناعەت بووە قەناعەت بە قوربان و قەناعەت بووە بەخوای بێشەریک دەرەوم کردووە لە بنی خەرمانە جووە ئەوسا کەڵە شاخ بوو شاخی بووە کەرەی تێکرا بۆ داستێشکردن نانە ڕقە ماسۆ کەڵە مێرو چە نانە ڕقە لە دەمی ئەوە ماوەسۆ ئەومە خواردە وام زانیە پڵاو گۆشتەکەی ئائیم ئێوارەستانەی خۆم ئەو من پێ خۆشتر باشە قەناعەت نەماوە بەسا خەوم احترامی گەورە و بچووک نەماوە ڕێز ئیسا من ڕیشم سوێ قسە بڕا چی لێ جا بە عەزیەتتان نەوەم یاڕێکیان ئەمە قتانە لە عەسرەکە لە مزگەوتەکە دانیشتم دوو گەنج سێ گەنج و دوو لە ئامانە و سێ زایفە هات خۆیان وەژووری پیاوەکانە کرد منیشتم باوکە کاکە گیان دادەگیان ئەمە شوێنی ئەوەی ئەوشە شوێنی ئەوانە یەکێکیان هەرزەکارەکە چیە برا چییە کردوە قڕەوە هەراوتم بابەگیان خۆ ناحەم نەکردووە بە قوربان و زەلامی نابەڵەوەی کوێر وایە خۆی وەرخوێنەواریشون نهان دووسیا ئەمە شوێنی ئافرەتە جگام کردنەوە هەرکێ چوونە ژێی خۆیان و هەروان مەویا حاجیبە تۆزە بینی نازانم بێژم چی باس تۆزە باسی ڕەمەزانی ڕابردوش بکەنی قەدیم ئەو کاتە ئیش و کار زۆر بوو ئیش هەمووی بەدەست ئەکرا دەبە جوود بە گا بکەی درە و بەدەست بکەی ئەو کاتە ڕەمەزانی ئەو کاتە چۆن بوو ئێوە ئەو کاتە چۆن ڕەمەزانتانە بردەسەر بە ڕۆژوە بوون ئەو کاتە بە حەول و قەوەتی خوا لەو دوودیا جا کاتی خۆی من تاوەکی 63 زعیم سدیق هاتێ ماڵم لە دوانزەی مامەوە دوانزەوەم هەیە لە لای سیروانە لێوگم ئەو کاتە لە قەیەفەری نەبووم جا من باوەلیانم لێونە ئەمەی لێرا باوکی برایەکشم دایکجادە لێراویتە ئەوە بۆنەی خاڵوانی و لێراوە منی بۆنەی خاڵوان و لێرە لێ ئەو ساعتمە جا بە قوربانی سەر بوو لە دوو دیا 2 سەعات بوو خاڵۆیەکی من حاج ساڵحی مەحمی مام سەعات لە ڕەمەزانە ئەیان فەرموو ئالمەکان دێوە دیێگەڕیان مەلایەکمان باوردایە قوربانی سەروم خوای زانێ جا لەسەرەوە لەم هەر تێکە چین سیوای مەغری و ها سیوایە هەڵەکات لەو کەلە ئەوە هەری کرد بانی مەغری و بگە ڕۆژگەکە و بشکێنە شەفەقی بەیانی سەرکەل و حاڵ فەجری بەیانی ئەوە دای هەرسە بانی بەیانی بگە ئێستا زەردە ئەمێنێ بەو سوورێنەوە بە لا ئیلەها ئیلا الله کوڕێکی خۆم شایەتمە بانگم کرد بانی مەغریویاندا بابە بۆ خاتری خوا کوڕە هەیە هاوا شۆمال لێمە گۆڕن ئەنجا ئەو زەمانە قەسەم بەخواوەکو تۆ ئەفەرمی دەرەوی جۆ من خۆم 45 تەنەکە گەنم و جۆ بە تاقی تەنیا لەو بەری بەکراوار نیومە سۆ 15کەیان جۆگە 30یەکەیان گەنمووە بە تەنیا خورگێرە زەخمە ڕنیومە سۆ کێشەم کردوی گێرەم کرێ بە تەنیا 5 گام بەسە گێرە بە تاقی تەنیا گێرەم کردووە سوورم کردو جا بە ئیرای خواگەی یا مەختانە دەمدەمە دوو ئێوارەتیاوە شوو شەماڵێت تێر ئەم شەماڵە ئەها سوور بۆ شەن ئەم خەلەمانەش توورە کرد سوورم کردووە ئەنجا کەس و ئاوماڵ هاتین هەرەوەزی یاریانداوم هاو دومانە کردومان سەر هاوڵمانە سوو بۆ ماڵ باشە مە بەسم ئەوەیە خەڵکی ئەو کاتە بۆ ڕۆژوو بۆ تاعەتکردن بە ورەتر نەبوو تا ئەرزەکەم دەرەوەمان کردوێ بە ڕۆژووین کێشەمان کردوێ بە ڕۆژووین شەوپاسی مەرەزەمان کردوێ بە ڕۆژووین شەوپاسی دەغڵمان کردوێ بە ڕۆژووین بەخوا ئامۆد مامەیەکم بووە خوا ئافریکا دوان زەمانەمە بێژم وە چۆنها ئەینە هەروە ڕۆژ بوو جا شتێکی تریش هەبوو کاک حاجی تەوەکولیش ئەو کاتە بەخوای پەروەردگار زۆر باش بوو یعنی کەسەکان نانی ئێوارەی هەبووە گوو بۆ بەیانی خوا گەورەیە هەرە بەخوا ئێسا حەوت کەڕە ساڵی چێ کەڕە ماڵەکەیە گۆڕی
ساڵی سێ کڕە ماڵەکەی گۆڕێ ئەمە ئیسرافە ئەمە حرامە ئەمە ئەنجا قوربانی سەرم من پردایەتیم کردات لولێغا نازە پیاوی پیاوەکەیە شەرم ناکەم لەو خوانەوێت کورە تۆ بێ بزانە ئەم نانە ئەی خۆی ئەم ناڵانە وەخۆ کرە حەڵاڵە یانە هەر ئەی پێچینەوە پرسیار لە خۆت بکەیت ئەی پێچینەوە ئەمە ساگیان قەناعەت نەما بە قوربان و من وەک حەدم نییە ئەم قسانە بەخوا قەسەم لە تەمەنی ئاواومە بیستمە لە عالمە بەڕێزەکان سوعالیان کردێت لە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم قوربانی سەرم کەی دنیا ئاخرە فەرموویەتی ئەڵڵاه ئەعلەم خوا خۆی ئەزانێت بەڵام با پێتان بێژم نەتیجەی آخر زەمان دیاری ئەغا نیشانەکانی دیاری ئەغا قوربانی سەرم کەیە ئەو وەختەی 77 حیزب پەیاوێ یەک حیزبیان حیزب وڵایە ئانجا قەوری ریسپی نامێنێ سیلەی ڕەحم نامێنێ گەورە و بچووک نامێنێ قەناعەت نامێنێ خانە 7 تەبەق و 8 تەبەق ئەیوەن بۆ ئاسمان ساڵی نامچەند کە ڕێماڵەکانتان ئەگۆڕن ئیت ڕوت پۆشتەی بەڵام ڕووتی ئەمە نیشانەکەی ئیمڕۆ لە سەڵنەوەی و نۆی دیاریدا قوربانی سەرم تۆ پێم بڵێ بزانم لەگەڵ عیبادەت و ڕۆژوەکانت چۆنی ئێستا من خۆم هەڵ ناکێشم حەمد و سەنا بۆ خوای ڕەبی العالەمین ئابقە ئەوە وگمە ئەشەو بیلاوە زانمە ئەم تەجێسانێ هەژدەی ڕەمەزان و دایانەوە ملمانە بارمان کرد چوین بۆ ئێران ئەو 12 ڕۆژە ڕۆژگم بۆ نەگیریا تێگەیتوە ئەوە وگمە حەمد و سەنا بۆ خوا ڕۆژگم نەشکان ڕۆژگم گرتووە شەشەڵان نۆمینە لە پاڵیا بە تۆفیقی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەیسەیش وایە زانمە تا سوێ ئەمە نان نەخۆمەوە زانمە ئەوە خەریکی چی بوو ئێمە بانگمان کردیتەوە لە ئیشیشمان کردی قوربانی سەرم ئەوە یەک دوو بیرمانەیە ئالێرا بیری ئاو کورە خوا زوڵم لە کەس ناکە گومڕاکان ئەوەنیانە کڵەشاغ لە عەرز گرت کوڕێکی خاڵۆزەمەیە حەمەیلا لە حاجی عەبدوڵڵا عالویا لە مەنانینەکە دانیشتی وتێ لا لە حەمە مانای چی تۆیەکی کڵەشاغ لە عەرز گیریا وتم بابە گیان بەخوا ئەوە نە کڵەشاغ لە عەرز گیریا ئەمە هەمگە بیرە ئەلکەوازی و زازانم چی و چی ئیتر ئاو لە ژێر عەرزا لەکوێ بمێنێ بیر و باوەڕ نەما بیر و باوەڕ نەما کورە مامۆستاگیان خوا گەورە مۆفەقت کاکە حاجی گیان دەستت ماجەکەین خوا لە ڕاز ناوەڵا زۆر خۆشحاڵ بووین قسەکانت ئامۆژگارین بەر لە هەمووان بۆ ئێمە بەڕاستی خوا لە ڕازم بەو ناوی خوا بێڕیان هاتووشی مناڵێکی وایژ و گۆڵێکیان ئەدەب و باوە تۆ خچەوە سەرەوە کورە چۆن ناقم چیە ئەگەر بیگرێتە گوێ خەیرم مەگا نەگرێتە گوێ من تاوانبار نیم قسەکە زۆر جوانە قسەکە زۆر جوانە ئەوە ئەو تەبلیغەیە کە لەسەر هەمومانە کە پێویستە ئەمر بە چاکە بکەین و نەی لە خراپە ڕاست ناقسەکەی تۆ تەواو یێژم بابە گیان تۆ بە ڕەنجەشانی خۆ بەڵێ ئیسەی یێژم قەزەی کوردایەتی و کوردوم کوردپەروەنم حەز دەکەم ئیسەیش نە ئیسەیش لە بیدایم تا ئاخری کەناسەم کورد مسەیتەروێ وەسەر دووەنی عالەمە بەڵام بە ئیمانێکی قایمەوە کاکە تۆ ناو چییە؟ دروت هەڵە ناوکە زۆر خۆشە بۆ لەگەڵ منە نایگۆڕیتەوە بەڕۆژوویت؟ بۆ ناگیرێ ڕۆژ بۆ ناگیرێ؟ چۆن ئەمڕۆ بەڕۆژوو نەبووی؟ ڕۆژێک ئەیگرم ڕۆژێک ناگیرم ڕۆژێک بە ڕۆژووە بیت و ڕۆژێک بە ڕۆژوو نابی زۆر باشە دەست خۆشەوە وردەوەردە ڕای لەسەر ڕۆژوو باشە ئافرین بۆ تۆ ئێستا ئەمڕۆ بە ڕۆژوو نیت ئافرین ڕازگۆیەکەتم زۆر بەدڵە چونکە ئەتوانی بڵێ بە ڕۆژوم خۆیمە توزانی تۆ بە ڕۆژوو نیوەنیە بەس ئافرین ڕازگۆ بە هەمیشە باشە ئەگەر زەرەدیش بکەی لە ڕازگۆیە هەر قەنجاز وایە بابزانم لە مەکتەبی لە پۆلی چەندی؟ 4 تۆ تەلەبەیەکی زیرەکی یاخود ئەمام ناوەند زیرەک بە چیە چۆن بزانین زیرەکی؟ تۆ نمرەکان و چەنە؟ دەرەجەکانی خۆ تۆ جارێ وەرم ناگرتەوە
چیەکە خەریکی چ ڕایم پیازە تەڕە پیاز هەڵمان کەندووە بین لە علووە ساقیکەن انشاءالله بۆ چه ئەلوەیەکە بەنێستا علووە سلێمانی سلێمانی ئەی چۆنە نایبم بۆ هەڵت والله لەوێ باشترە لەوێ پارە ناکات لێرە زۆرە لە علوێ سێ سایق و علوەی هەڵەبجە باشە بە تەجروبەی خۆتان ڕەمەزانان خەڵک هێنی سەر و سەودای لەگەڵ پیازە چۆن وڵای هەیە بەس کەم وەکو پێش ڕەمەزان نییە بەڵێ ئەم جۆرە پیازە ئێوە بۆ چی بۆ زیاتر بۆ کەلانەیە یاخود بەهینیە خوێ بە خواردنەوە بە زۆری بۆ کەلانە بەکارێن بەڵێ باش ئەم پیازە کەی چاندراوە پیازم تقریبا مانگی سێ مانگی دوو سێ ئەچێن بەزەمە تەواو کە یەک جار هەڵکەندراتەوە ئەمە کۆتاییەکەیەتی باشە پیازێککە ئەکەن کە نێرکەکەی لەکەنەوە بۆ بنەکەی بۆ سەلکەکەی ئەویان تۆکەی جیاوازە تۆکە جیاواز نییە بەس هەر ئەمەیە ئیتر بە تەنکی ئەیکەن و نێرکەکەی لەکەن و بۆ سلکە بڵێ باشە ئەی ئەوە کەی پێگا و سەلکە وڵاوە مانگی 6 و 7 پێگە ئێستا ئەمە بارد کردووە داشت پۆشیوە ئەو پەڕۆکەی تەڕە پەڕۆکەی تەڕابێت تەڕبێ بڵێ بۆی سیز نەبێت بڵێ ئەی بۆ لە ئاوی خەنەناو وڵی کە هەڵیەکەنین دەوێ کاڵیەکەنین دەوێت سی سەبێ بڵین شکای بێ کەوانتەری شکای بێ بۆیلەری کۆنەی بێ ڕەسالەی کۆنەی بێ سەماوەری کۆنەی بێ واری تۆ پێم بڵێ ئەمەی کە تۆ داوایەکەی بۆ ماڵانە هەیان بێ و بیفرۆشن باش ئەگەر هەیان بوو تۆ خۆ جگای نابێتەوە ئەخدی کولە من 200 کیلۆ بکڕم خوانێ بڵێ 100 کیلۆ کڕم خوانێ بڵێ بەر ڕەمەزانە لەبەر ڕەمەزان خەنجێ مزوڵات تۆ پێم بڵێ لە چۆیت سەی سایق لە سەی سایقەوە چی کڕیتەوە والله هەموو شتێک کڕم ئاسنە کڕم کورە تۆ چی کۆن ئەیکڕم ئاسنە ژنگاویەوەی کڕی بەڵێ هەتاکو ئارد و کەپەکیش ئەوانە شتی تریشەکڕم بەس ئەوە شتەکان مای ئەوە نەنیە بۆیە باسی ناکەم سن و قەشاوشتە کڕم بەس هینە ئەی خۆ سەوزەوات و شت ناکڕیت باشە تۆ پێم بڵێ لە بەیانی سعات چەنەوە هەڵەستیت والله من درەنگ هاتم تقریبا دوانی ڕوانی شەکەی بەڵێ بەڵێ ینی ئیشەکە خسۆتە دوانی وەڕ بەڵێ بەڵێ تۆ گوندەکان ئەگەڕێی بەڵێ ئەی لەگەڵ ڕۆژوە چۆنی وەزن ساس بۆ خوا زۆر باش الحەمدلله ڕۆژوو ئەمەکەمەنا پێش ڕەمەزانی ئیشترۆ کرد ینی ئەمە بۆ ڕەمەزان باشە وڵی دەنکەدەنکەیتە هەر بەشی مناڵەکانی تیاوێ نابێتەمە ئەوە نینکین باش پرسیارێکم هەیە پرسیارەکە تۆزە ئاسانە و تۆزە قورسیشە باشە تۆش ئەگەزانیت پێمان بڵێ گەر نەش زانی خۆ قابل ئەڵێت سیروان ئەگەر لێش نەیەم هەرم بی تازە خۆمە توش بوو چەند جۆر ڕۆژووی فەرزمانەیە جارێ ڕەمەزان ئەوە ڕەمەزان فەرزە دوو جۆری تریشمانەیە جوارتی وڵا ئەخواین شەشەڵان خۆس نانەوە سونەتە بێ قەزابی وڵایەکەم قڕان نازانم بیزام لە بین چۆتە نازان باشە ئێمە هەر لێرە ئابین ئەگەر دوایش بیرت هاتەوە هەرقو بڵ ئەڕم خواکانە جات نەبێ والله خەریکی فەلاحەت و ئاواهیتر ئەو شناشانە کاڵن فەلاحەت لا ئێمە وا ئەزانین بەس گەنم و جۆ فەلاحەتە زرعاتیش بەخۆی فەلاحەت بەڵێ هەم باخی هەنارمان هەیە و ئەوە تەڕەکاڵ و شتان باشە هەست دەکەم باخی هەنار زۆر قەدیم نییە لێرە پێشتر نەبووە لە سەردەمی ئێوە تەسەورەکەم بەڵێ تقریبا لە 90ەکانەوە بەزۆری هەیە باشە هەناری ئەم دەشتە چۆن چاکە پێ حەست دەکەم ئەرزەکەی فچەڵۆک و ئاوا لەمی ماشەڵا چاکە باشە ئەی گەنم و جۆ گەنم ڕۆژ چاکە بەس ئەم ساڵ نا باش ئەگەر ساڵێک باش بێ گەنم یا جۆ لەم دەشتی شارە زورە و نزیکی قەیەفەریە یەک بەچە نەی بڕێ وڵا 15 بۆ 7 بۆ 20 ئەوە
یعنی ئەگەر بیست ببڕێ لای ئێوە یعنی ئەڵەن زۆر ئارە وڵا وایە تۆ ڕەمەزانی سەردەمی خۆماننا ئی قەدیم لە جێرە و وەختی جووت و ئەوانە لەبیر نەوەڵا ئەوانە لەبیر بەس خۆم نەم کردو کاتە مناڵ بووم جەنجەڕ ڕوانت بەبیر دێ وەختی خۆی جەنجەڕ هینمە بیرێ بە دوای مەکینەوە دوای وڵا خوشتم بەبیر نایە باشە بابزانین قەیەفەری لە ئێستاە چەند ماڵە تقریبان 100 ماڵە ئەو 100 ماڵە زیاتر بە چیوە خەریکن ینی حیوانارن فەلاحن تقریبان حیوانمان هەر نیە یا ماڵی مانگایەکە هەر نیەتی ئەوە گەرەهەش بە ڕەشوڵە ئەگەر نە هەر یەکی مانگایەکە بوێ نەبێ هیچ ئارەوەڵا ئەی کەواتە بە چیوە سەرقاڵن وەڵاهی بە پۆلیسیەوە و بە پێشمەرگایەتیەوە و بە فەلاحەتەوە ئەبۆ شتانەوە باشە بابزانین قەیەفەری ڕوو لە ئاوەدانیە یا خوارەخواسە ڕوو لە چۆڵی ڕوو لە ئاوەدانیش کرد واتە خەڵکی قەیەفەری چکە نزیکە شاریشە ینی مەگەر ژێ نەبێت ئێستا ژێی هەتا ئیسای گەرێکی مناڵێکی بوێ ژن بێرێ یاێت لە حوشەکەی خۆی یا لێ سەربان بکات شوێن نیە خانی بکاتەوە ئەو گردەمانەوە بەدامی ئاسار و کۆنتترۆل کراوە ئیتر ئەوها ئەم گردارە گردی شوێ پێڵم نا گردی مەسار لەولایە ئەمە گردە لەسی پێڵێن ینی شوێنەوارە شوێنەوار نییە وەڵاوکو بڵێ شوێنەوە بەس هێز گردیەکە و باشە لە کەشی ڕەمەزانی قەیەفەری ڕازیت زۆر وەڵا شکر زۆر باشین لەخوا بە زیاوی بەر و مزگەوتیش الحەمدولله لەخوا بە زیاوی قوربان سلام علیکم علیکم السلام ورحمة الله باشی شکر وڵا باشین ئێشتا ڕەمەزان بەشی واکە بڵین ڕەمەزانت پیرۆز بێت قوربان لێوەش پیرۆز بیاخۆ دەمان هەر شتێک کە منفعەتی ئینسانی تیابێ چاکەی بۆ ئینسان تیابێ شتی باشی بۆ ئینسان تیابێ دەکرێت بڵێ پیرۆزبایی لێ بکەیت ڕەمەزانیش بەخۆی خێر و بەرەکەت مەرەوە دەکەواتە پیرۆز بێن قوربان لێوەش پیرۆز بیاخۆ تۆ بابزانم لەگەڵ ڕەمەزانەکە ئەمەی کە ڕۆیوە چۆن وەڵی من وەزعم باشە لە ڕەمەزانە ئەرە وەڵا باش تۆ پێم بڵێ بابزانم هیچ ئیش و کارێکەکەی لە ڕەمەزان وەڵی جارجار ئیشی کارەبا بێ کەم ئیشیش نەوێ لە ماڵام بەڕێی تۆ ئێستا وردە وردە خەریکە ئەما بێ بە کللتور ئەو مانگە ڕەمەزانە خەڵک بە زۆری لە شارەکانە دانی شەو هیچ ناکە بە بۆچوونی تۆ ئەمە ڕەوایە ینی ئینسان لە ڕەمەزانە لە مەڕەزانە هیچ وەڵا بێ ئیش بکەی یعنی ئینسان پێویستی بەوە ئێکە لەگەڵ ئیشکردنا ڕابێ لە ڕەمەزانە ئەرە وەڵا وەڵا وایە باشە بێت جگە لەم ڕەمەزان چی چێکی تر وەڵایی خواردنوشت دروستەکەم لە گوڵەخانە خواردن دروستەکەیت کەواتە ئێستا دەبێ وەستای چاک ئەرە وەڵا وەسای چاکم باشە چ خواردنێک زۆر بە باشی دروستەکەی بە لەزەت دروستەکە قورسیش وڵای من خواردنی سەو کەسوانە دروستەکەم هەرچێک بێ دروستیەکەم دۆڵمە وابزانم بۆ پیاوان تۆزێ قورسە وەڵاوە نایکی نەوەڵە ئەسنا کوبە و شفتە و ئەمانە دروستەکەن نەوەڵاوانی فێ ناکەین زۆرتە جاری وایە ئەم خواردنە گشتیانە بە زۆری شلە و برنجێکە مەسەرەن شلەکە گۆڕێ بەڵام برنجەکە لە شوێنی خۆی ئەرە وەڵا ئەرە وەڵا پەرۆشی برسایەتی یاتی نوێتی وەڵایی هیچیان خۆیان بێ هیچیانە بە خۆران ئەزان چی خۆ ئەگەر هیچمان ئەگەر ئیش نەکەین ئێستا من تۆزە هەڵە سوڕێم ئێوارەتی نومە بێت وەڵا بتینەتی هەیە ئەوە شتێنە بڵێ تینم من لەخوا بە زیاد چۆم ناشێت الحەمدولله بابزانم بە یادەوری خۆت لە تەمەنی چەندیەوە بە ڕۆژوو بوو ینی تەمەنت چەند وەڵاهی فامم کردەوە بە ڕۆژوو و نوێژم کردووە الحەمدولله ئەوە شتێکی باشە کەواتە ئێستا بە باشی لەگەڵ ڕۆژوە وەرە سپاسی خواکەم هەر من مەحەبایوانە ناکەم نە بە ڕۆژوو بێ نە نوێژ بکە نایکەم پرسیارێکم هەیە دوو پرسیارش جەماعات هەر کامێک زانیان ئەتوانن یارمەتی بە نەتوانن بێڵێن بزانم ئەزانی چەند ڕۆژووی فەرزمان هەیە سێ زۆرمان هەیە با بێڵێم جگە لە مانجە ڕەمەزان کە فەرزە دوو جۆر ڕۆژووی ترمان هەیە ئەویش فەرزە نۆمینەیە نۆمینە سونەتە هەندەی وەڵاوەت ئەوەی کە منە لەم فەرزە مامەسە نادەم بابزانم نەبەخۆ 3 جۆر ڕۆژومانەیە پێ گوتێ ڕۆژی فەرز
مەخوا من هەرم ڕۆژ وەزانم باشی قوربان چاشی بازانم تۆ لەگەڵ ڕۆژوە چۆنی وەڵا لەخوا بەزیێنی باشم لەخوا طبعاً ئەوە مژدەیەکی گەورەیە هەر کەسێ لە کاتی گەنجیە وەک لە تەمەنی ئێوەیە عیبادەت بکە بە ڕۆژوو بێ نوێژەکانی ئەنجام بە نوێژی نەفەوتە عیبادەتی نەفەوتە ئیشەڵڵا ینی بەهشتی مسوەگەرە بەتەعیچیت ئەو نوێژ و عیبادەتەش ئەتانجێڕێتەوە لە تاوان و لە خراپەکاری ئەو کاتان مستحەقی بەهشتە بنیشاڵە باشە ئەگەر پێت بڵێن دنیا گۆڕیتەوە بە قیامەت چێڵێ قیامەت هەڵبژێرم قیامەت هەڵبژێری ئافرین بۆ تۆ ئەوە بۆ مانایانە کە ئینسان لە دنیا ناتوانێت بژی ناتوانێت مەسەرەن لەزەر لە ژیانیش بکە بەڵام بە ئوسوڵی خۆی وانە دەی مۆفەق بن ئینشاڵڵا لەگەڵ ڕەمەزانە ماندوونی خۆ ناوەڕا لەخوا بەزیێ باشە لەگەڵ ئەم ڕەفیقانەتان کە دێن لە دوکان دانیشن دەبێت ئاگاتان لەوەش بێت چونکە ئینسان ئەبێ چاوی پارێزێ چاوی بە ڕۆژوو بێ واروەها زمانیشی بە ڕۆژوو بێ ئێوە زیاتر باسی چیەکەن وەڵای دانیشینە خەریکی قسەی خۆشەکەین و دانیشین لەگەڵ برادرە تاکەونە کاتمانی ڕووکاتی با ئەی لەگەڵ تەکنەلۆژیا با بزانم لەگەڵ شاشەیە لەگەڵ مۆبایلەکانتانە ئەوانە کاتتان زۆر نابە وەڵای خەرشوانە خەریکیم باین و ڕۆژە خەریکیم باین و کاتمان زۆر لێ ڕۆ تۆ لە سوۆشال میدیا چیت هەیە وەکو فەیسبوک بەکارێنی وەڵا فەیسبوک بەکارێنی ئینستا تیکتۆ ڤایبەر ئەوانە زیاتر بۆچی بەکارێنی ینی ئەگەڕێ بە دوای چ معلوماتێک ئەگەر مەسەن ئێستا فەیسبوکەکەت بکەیتەوە زیاتر چ بابەتێک سەرنجڕاکیش ڕێسەیەکی سەری ڤیددیوەکەکە یا سەری شتێکی بەسوود دەکەی لە قورعانێ بێ کورە فەرمودەیەک بێ کورە دیمەنێکی ڤیددیوەیەکی سەرنجڕاکێش بێ کە شتی لێەوە فێر بیت کە مانای شت ببەخشێ نەک چی سی شتێک بکەی کە مانای نەبێت باشە پرسیارێکەکەم بەس پرسیارەکە ئامە بۆ هەمووتانە هەر کەسێ زانی ئەوە ئێوازانن ئێوە چەند جۆر ڕۆژووی فەرزمانەیە ئەوماجی ڕەمەزانەوە هیچ فەرزە دوو جۆری ترمانێ بزانم دوو جۆرەکەی ترەزانم ئەوانی شۆزان پێنجشەمانە ناوانە سونەتن فەرز عرفە ئاخرەوە عرفە سونەتە ئەوەی من باسێکەم فەرزە چۆن ئێستا ڕەمەزان فەرزە ئەویش فەرزە نا دووشەمە و پێنجشەمە حاجیان نۆمینێ حاجیان سونەتە سنت ئەمە ئینەکەی وایە ئەبێ سەیری نەکەی و دەستی تێکەی هەرچی ها بەدەستەوە هەڵی گریت و دەست بێنیتە دەرەوە دەفەر بەس نابێت سەیریکەی باش دەست خۆش دەی تۆش دەی تۆش چیەش تۆ ئافرین ئافرین دەی ئافرین دەی تۆش تەواو شتێکی تۆم زۆر بەدڵ بوو دەست پیا کرد گوتت بیسمیلا ئافرین ئافرین تۆ بۆ هەموو شتێک بیسمیلاکەیت وەڵا زۆر بەدڵە لێرەوە ماچێکیشم بەرێ زۆر باشە ئەوە نییە لەبیر مەکە هەر دەست بۆ هەر شتێک بەر هەر ئیشێکت کرد بڵێ بیسمیلا ئازانی بیسمیلا عنی بە ناوی خوا چۆکە ئەزانی چی هەر شتێک بیسمیلا لێ کرد کە کوتت بە ناوی خوا ئەو شتە بەرەکەدارە بێ ئەگەر خوا نەخواستی شتێکی زیان بەخشش بوو زیانت پێ ناگەینێ بە قوربانی ئەو چاوەشی بوو ئافرین باش بەخێر ئێوە بەخێر بێن سەرچاوم سپاس خۆشحاڵ بووین بەخێر بێن یاخوا سەرچاو مەمنونی زۆر سپاس دەکەیت تۆش بەخێر بیتەوە لە شار چاوی منی بەڕێزی ئەوە جاران هەرین بوو ئەنگوە چین بۆ شاری تۆش ئەمە لە کوێ کڕیوە وەڵا لە سێ سادق باشە ئەبەت بۆ چییە؟ وەڵا بۆ قەتلەکەشی تەماتە و خەیار وشت شوێنی باشت هەیە بۆ وەڵا سپاس بۆخوا عەرزەکان مەگونجاوە باشەوە کەی دەست پێکەن؟ وەڵای تر ئێستا مۆسیمێتی مەوسیمێتی ئەرەوەڵا ئەرزی قەتراندن جیاوازی لەگەڵ ئەرزی تران نییە
وڵا فەرقەکەی ئەوەیە ئاسانترە بۆ فەلاح ئەینا لەکەڵ تام و لەزدا بڵێ وەکو تامی گۆلەکە نادات کە ساڵانەمان کرد بەس دێمیەکە خۆش ڕێژەن و ئاسانیەکەی باشترە بۆ ئێمە باشە ئێوە چۆن ئەرزەکە بەکارێن دوای لایلونیشەکەن نەخێ هەر سۆندەیەکی بۆ ڕاکێشین تیپێکی خۆی هەیە بۆی ڕاکێشین و قەترەکەشی ئەو شەتڵەکە لە بنێژی باشە ئەرزی قەیەفەری بۆ چ جۆرە زەرعاتێک باشە مەسەن سپاس بەخوا بۆ هەموو تەڕکاڵە گونجاوە تەڕکاڵک تەماتە و خەیار وتر هەموو میوە و بەربوومەکان گونجاوە ماشەڵڵا پیازێکم بینی زۆر بە لەزەت بوو ینی بەم زمانی بە ڕۆژوە حەزم لێ پیاز دەرەجەیەکە هەموو تەڕکاڵەکان بەعام باشە مەبەست تەڕکاڵەکان مەبەست چی تەماتەیە خەیارە پیازە ئیتر هەموو میوە هاتەکان هەنارە شووتیە کاڵەکە ئەمە لە کۆڵ دێراوی کردنەوە وەنیا دەی ئاو هەڵکە و دەی سەرێ ئاو نازانترە بۆ ئێمە بۆ ئاو چێ بیرت هەیەمان هەیە بڵێ باشە بیرمانەیە بەس مزەخەیەکی شێوێت مزەخەیە بڵێ مۆلدێکی بەنزینە بێ یاگاس باشە تۆ زیاتر حەزەکەی چی بکەیت بەڵام بەعام ئێمە هەر باینجان و تەماتەکەین زۆر لەگەڵ پیازەکەین بەس پیاز لە مۆسیمە بەرەوە هەڵەکەنرێ و باشە لەگەڵ ڕۆژوا چۆن سپاس بەخوا شکر لەگەڵ عیبادەتەکانە بە عام باشی و ڕۆژوو بەتە نوێژ و عیبادەتی خۆشمانەکەین و دەشت و دەری شارەکەین لەگەڵیا وەڵڵا ئەوە ئافرین ینی تۆ دەشت و دەرەکەشی لەگەڵا بکەی کاسپێکەشی لەگەڵا بکەی بە ڕۆژوو لە نیوەڕۆیە لە دەشتی شەتڵشتمان لێداوای سەر لە بازار چوین سۆندەشتمانی ناو ئاسایشە بەلامانە سپاس بەخوا یاڕبی خوا مۆفەقتان کارخۆ ئینشاڵڵا هیداتانەیە بابزانین پرسیارێکم هەیە ئەو پرسیارە مەرج نییە وەڵامەکەی بزانی بەڵام من پرسیارەکەکەم خۆگەربیشی زانی مهمە ئێمە سێ جۆر فەرزی هینمان هەیە ڕۆژوو یەکی چار ڕەمەزانە ئەتوانیت دوانەکانی ترم پێ بڵێ شەشەڵان نا شەشڵان فەرز نییە شەشڵان سونەتە ئەوەی کە من ئەڵێم فەرزە وەکو چۆن ڕەمەزان فەرزە ئەوش ئاوە فەرز ڕۆژوو بەڵێ لەم داخا لە خەیاڵم نا خۆی ئەجزانی بەس دڵنیام لەبیرن نییە آخر ناڵم ماندووی لە نیوەڕۆ هەر زاگیرەمان لایەوەیە چیمە دەشت و دەر ئەزانی چی ئەمە بەسم ئەوە نییە کاتێک یاسایە هەر لە خەیاڵم بێ و بەتاچی دوایە بەتاچیت من نەزانم کە ئیزانیت بەس من پرسیارەکەشم بۆ ئەوە نییە کە لە ساسەد بیزانی قسەکە لەسەرەوەیە من ئەم پرسیارەکەم ئەمە ڕاستە لە تۆ یەکەم بەزە بێ بینەرانیش بیزانن کە لەوانیش یەکەم بۆ ئەمەیە بۆی بگەڕێن بە دوای سەرچاوەیە بزانن مەسەرم بۆن منە ئینسان ضرورە بزانێ ئێمە هەروەزانین ڕەمەزان فەرزە بەزەگە فەرزی تر هەبێ ضرورە بیزانی دێ مۆفەقبی بە قوربان سپاس دەکەین خاتون ئادێ وەرە بە قوربانە وەرە دەستخە لە ناوە دەیش دەربێنە دەی ئیتریش دەربێنە دەی لە بژیت مامە تۆ حەزت لە چکلێت ئەی مەساسە ناخۆی مەساسە خۆی مەساست بەمێ تا دەماچێکیشم بەرە ما دەمەە دەی ئافرین باجارە بیەم بە ئەو باشە دەی دەست بەرە بزانم چیترە ئەها چیتیا چەند جوانە ئیتر حەزل لە چیترە دەی بزانم حەزل لە چیترە هەڵک لە دەی ئەوە چیتە وا دێ وەرە پێم بڵێ برامە براتە ناوی چییە؟ ناوی شاهان شاهان ناوەکەشی زۆر خۆشە ئەی تۆ ناو چییە؟ لیا خان چۆنی؟ باشە تۆ لە مەکتەبی؟ باشە لە پۆلی چەندی؟ 5 مەکتەب خۆشە؟ باشە بابزانم ئەزانی بۆچی ئێستا مەکتەب نییە؟ وەڵا لەبەر کۆرۆنا تۆ لە کۆرۆنا ترسی؟ کۆرۆنا چییە بابزانم ئەزانی؟ ڤایرۆسێکە ئافرین ئەو ڤایرۆسە چیمان لێکات؟ هینمانەکە ناویچێ ئەمان ئەندە خۆشمانەکە ئەمە سیەکانمانە کوژی کەواتە ئەبێ خۆمان بپارێزین بزانم ئەزانی خۆپارێزی بە چی بکەین؟ خۆپارێزی بە کۆرۆنا ئەزانم چی بکەین بۆی خۆمان بپارێزین لە کۆرۆنا بێ لە ماڵە بەستی لە ماڵەوە هین بکەین لە ماڵە بین لە ماڵەوە بین جاکە چوینە دەرەوە هاتینەوە دەمامە بکەین نەچینە شوێنی قەرەباڵغ وایە ئەجا کاتیشینەوە چی بکەین یەکی شتێکی گرنگ دەماکەکە فڕێین دەستیشمان جوانش ئافرین بۆ تۆ دەست خۆش
تش لێ بپرسم تۆ پێم بڵێ لەگەڵ ڕەمەزانە چۆنی وەڵاشپی بەردەوام الحەمدلله تۆ پێم بڵێ لەگەڵ ڕەمەزانە ئیشەکە یا لە ماڵەوە لێ ئیشەکەم و دەستی دەریشەکەم و دەسێ وڵاخی ئێران ڕوان ڕێن و ئەملا شار و بەرکەیشەکەم و ئەیکەم یەکەم ئینشاءالله الحەمدلله ینی لەگەڵ ڕۆژۆکە حتمما لە سای سێبەرە دانانیشی ئیشی کەمتر دەستێ وەردانی بەرخۆرەکە وێگەڕێ هێشتا ئەوەندە وای لێ ناتۆ بڵی وڵی گەرمای بێتاقەت نیم پێ هەکدەن حەجی بێتاقەت تۆ پێم بڵێ لە حیواناریە حەز لە چیەکەی وەڵا حیوانی سپی حیوانی سپی هەتا ناوەڵانی من بەڵام بووم فرۆشتنم ماوە حتمما ئێستا مانگاتانێ ئارەوەڵ ڕێک پێچەوانێ ئارەوەڵا بیرعکسیەوە ئەی بابزانم لە سپیایە حەز لە چیە لە بەروبوومی حیوانی وەڵا ماسوودۆ ئەگەر ئێوارە کە ڕۆژۆشکێنی دۆیەکە نەبێت وەڵا ئەبێ هەر بێ خۆی مالە جارێکیان سفرێن ڕاخستە وتی باوکیان دیار نییە وتیان باوکی چێوتی دۆکەیە ڕاست سپیایی خۆشە بەسان کە ڕۆژوو بوو بابزانم جگە لە ڕەمەزان بە چی ترۆش سەرقاڵ هەر مامەسا ئیشی بەمێن مەیانەکەم و ئیشی فەلاعەتەکەم و ئیشی ماڵەکەم هەر ئەوانە بۆ ئیشی مەیانیشەکەیت کەمترێ بەڵێ ئیشی مایان ناخۆش نیە زەحمەت وەڵڵاهی ناخۆشەکەی بە پێی مەجالە بە پێی ڕۆژە بە پێی زرۆفایسا مثال نییە بێبارانیە چەکەتە نەزوو لە هیچی بە عمل نایە سند نایە ینی سعی باش نیە سعری باش نییە تۆ مایان مەبەست مایان حیوان سندن و فرۆشتنایی وڵا باشە بزانم تۆ حیوانی ئێران و سووریا و ئەوانە لەگەڵ کوردستانە تێکەڵکەن ئاناسیتەوە ئارە وەڵڵا جیاوازەکان چییە مەسەلەن مەڕی ئێرانی یا مەڕی سووری جیاوازەکان لەگەڵ مەڕی خۆمان مەڕی سووری هەمووی شاخدارە شاخارە شاخدار ئەنج هەمووشی نییە خزمەت کراوە تێر گۆشتە بڕیاوەتە خوری پێوە ئێمە دیارە هینەکە ئێرانی نیە وێنجە خۆرە هەمووی شۆڕە و خەڵەوە و جوانە هەیە بەس کلێنچکە ینی دووجێکی ئۆتۆی وڵاتانە تورکیایە تورکیاەرە وڵا ئەم نازە مەڕێکی جوان نییە ناوەڵا جوان نیە بۆ ئێمە ناشێ بەلای ئێمە ناشێ ئەی مەڕی چی وڵاتێک زۆر گۆشتی پێوەیە گەرمیان بۆیرە وێرە زۆر چاکە گەرمیان گەرمیان نیە گەرمیان لەوێ بشکە ساڵی و زعیف هاتە شارە زۆر سە جوانە بێ ئەی بابزانم فەلاحەت چیەکەی وڵا فەلاحەتاری گەرم و جۆمان نەک من نایکەم بەس هەر ئیش تەڕەکاڵم باخۆشتەکەم و زەرعاتی وردەکەم و ئەرزۆرزان بۆ هەناروشت چۆنە ئێرە وڵا یەکەمە ماشەڵڵا جارە با لە ئەم گۆچانەوە دەست پێ بکەم تۆ پێم بڵێ ئەمەت هەر بۆ جوانی هەڵگرتووە یا پێویست وەڵا بە قوربانم ئەمە پرسیان لە پیاەکی بیر و دێن ئەرە دوور و چۆنە وتی وەڵی نزیک بۆ تۆ وتی ئەی یەک و چۆنە وتی بۆ دوو وتی ئەی دوو وتی بۆ سێ ئی تۆش بۆ بەسێ ئەیسامی ئەرە وەڵا بۆ وەسی گاڵەکەم هەڵگرتەوە ئەم گاڵەکەەوە بۆ کردی هەڵگرتێ داچمە مەسای دریس ڕاستیە بەوەی کە تۆ کۆرە مەجبوور ئەوی پیر بوو دەیخوای گەورە مەفەقتان کە بابزانم لەگەڵ ڕەمەزانەکە باشین دەخوا بەزیایی حەمد و سەنا بۆ خوا لە خەمە زیاوی نەک ئیسا حەل لە زۆی ئەمە لەگەڵ ڕەمەزانە تەواینە زۆم زۆر پێخۆشە بابزانم ئەو زووە مەبەستم کە دنیا ئاوا نەبوو کە قەدیم مەسەلەن بۆ منە کە زروف وەکو ئێستا نەبوو کورە تراکتۆر نەبوو چوزانم دەڕاستە نەبوو ئەوانە نەبوو لە شوێنێک وەکو ئێرەیە ئێوە چۆن خەلەو خەرمانتانە کرد ئێوە چۆن فەلاحەتیتانە کرد وەڵی خەلەو خەرمان وە جووت و گا ئەمان کرد عیب نەوێ دوای ئەوە تەواو ئەو دەرە و داست دەرەومانە کردو ئەمان ڕنی وە و ئەمان کردا خەرمان ئەنجاری عیب نێ دوو لە ڕوودان گێرە و چمانە کرد و شەنە کردیا سێ ڕۆژە بۆ دەڕۆژ خەرمانی گۆشتن نەکردیا با بووە یانەوەی شەماڵێکی بەهات بەخوا شەماڵ باێ نادێ هەڵتا کرد شەماڵەکەی کردووەرەوە خۆیان شارە زۆرێکێکە لەو شوێنانەی کە قەدیم خەڵک هاتووە بۆ فەلاحەتی مەسەرەن لە ئێرانەوە هاتوون لە شوێنەکان لە شوێنی دوورەوە هاتوون هەیە هاتووە مەسەرەن 3-4 ساڵ نەگەڕاوەتەوە هەیە هەر هاتوو لێرە سابت بوو ینی نەڕۆشتەوە بۆ وڵاتی خۆی تۆ ئەو کاتێک کەسی ئەو شتانە بەبیێت ئەرە وەڵا زۆر چاوە بیرمێ ئەمە کابرایەکی ئێرانی هاو بۆ ماڵمان لێرایتر لە ماڵمانە ماوە باوکم خوا ئافوی کە مختار و تەسکەرەی عراقی بۆ دەرهاوت ئیتر حتا ماوە تا ماوی زعیم سدیق خۆی زعیم سدیق لە عانی زعیم سدیق چوو بۆ سلێمانی لەوێ هاتۆ وتی کاکە و هەر واوکمی و کاکە
وتی بەڵێ وتی وڵای ژنێک تەواو کردی و داوای 50 دینار میلیەکەن ئای کوڕەوەتی بەسەر چاو 50 دینارەکەی دایە ئیتر ئەو ڕۆژنە ڕووی ئەمجارە نەهاتۆ وتیان سێ کەس لە زعیمسیق لە سلێمانی کردی وەجر خۆڵۆ خەڵکی خەیەفەری بەخوا بە عەقڵمێکیان ئەوە ئارە وەڵا ئەی ئێوە قەت فەلاحتان هەبووە بێ هەتاکو فەلاحەتەکەی ئێوە بە بەرهەم دێت تا سووریەکەن و تا ئیکەنە فەردە و خەرارەوە بە دەردەهێن ئەڵێ تا ئەو کاتە لە لاتان بێ و دوایی بڕاتەوە خەڵکی کوێ یعنی خەڵەن بۆن منە خەڵکی ئەو شار باژە ڕەبێ خەڵکی چوزانم خبەت هاتم وەرزێریانە کرد و خەلە و خەرمانیان کۆ کرد و دەرویانە کرد و وەرزێری و خەلە گەرمەکەیان کۆ کرد و حیزەکەی خۆیان بەیان کرد و یان وەرد و ڕۆیشت بۆ وەختی خۆی لێرە لە قەیەفەری ئاش هەبووە نەوەڵە لە قەیەفەری نەبووە ئەچوین بۆ ئاش بۆ زەڵم ڕاژی ئاشە بوو لە ڕیشێن ئەمە ڕیژەن هێلوە ئاشە بوو لوێ لە قاینەیجە بوو ئەو کاتەش بە دوای ئاژی چاک هاگەڕا تۆ قەت خۆت باراشت لێ کرد ئەرە وەڵا ئەچوون بۆ زەڵم بۆ بەرەجارڕین بخوا ئەچوون بۆ ڕیشێن بۆ قاینەیجە بپرسم بزانم نانی باراشی ئەو کاتە لەگەڵ ئەم نانە سفرەی ئێستا لەگەڵ ئەم ئاردە سفرەیە جیاوازی توان زۆر نەبوو ئەو وەختە پختە و ئەو وەختە ئێمە بەگا ئەمان کوتە ئەمان هاود و ئەم گەنمە ژن ئەڕووی ئەی شۆردە پختە بکتە پاکیان نەکرد ئەمان بر بۆ ئاژ ئیسا ئەوەزانی هەر ئەم هەموو دەرمانوێ کردەوە دەڕازەکە و تێدەوەی کەن و هاردوو کچی وی ماڵەمە نەخۆشەی داگە با لە کۆتایە لەسەر لە مشکەکەش بپرسم ماشەڵا مشکەکە و جوانە ئەم مشکیە هەورامانە یاخود شارە زوریش بخوان مشکیان هەیە وەڵا بەخۆربان و ئەوە با تەمسیلێکی بۆ بکەم لە ماڵی خواوم لە سعودیە کابراایکی هەورامی هەورامانە سەڵام عەلەیکم قسەی لێلاکردم وتم عەلەیکە سەلام ئەوە هەورامی منۆ کوردی وتی تۆ کوردی وتم ئەرە وەڵا وتی مشکێکیە وتم ئەو مشکێکی جافە بەلا وتم خۆ مشکێکی هەورامیە کۆڵەباڵی هەورامیە وتم ئەم مشکی جافە جاف و هەورامی و هەموو کەس مشکی واوەسەر و تەسیرۆ پێوە و دی ڕاستکە قەیەفەری وەکو عەشیرەت سەر بە چ عەشیرەت هارونی هارونی هارونیش تیرەیەکە لە جاڤۆنیە بەڵێ بەڵێ ئارە وەڵا تیرێکە لە جاف تا کوێ هارونین تا چ منتیقی ئەمە لێرە هەتا چێتە ئەم دیهاتانە تەبەڕێزینە و قاژر و کۆن و مەسەکان و گردەنازیە و عەلیاوا و قوڵخورد و مەلاوەیسە و گوڵەخانە و لەو بەرە دوانزە ئیمام و ئیمامی زامن و کانی شێخ و کاگردەڵ و ئەکاتە بەرەو بکانی بەردینەوەوانە هەمووی هارونینەوانە بێسەڵمێن و ئەمانە خوای گەورە مەوفەقەکە دا حاجی ئیشەڵا بە ئەستەغفیرڵەوەی نەکەشتێک ئیشەڵڵا ئیشەڵڵا تۆ پێم بڵێ بەس ڕەمەزانان تەسبیحاتەکەن دایمە هەر یەکەم تەسبیحات و لا إله إلا الله سڵاوات و سڵاواتیش دەی ئیشەڵا خوای گەورە لێ قبوڵ ئیشەڵڵا خوا لێمان وەردووری کاک حاجیان دەشتی بۆ باس کردین تۆش لە قەدیمە با من لە مەشکەوە دەست پێ بکەم لە مەشکەی پێست بزانمە هەست بووە ئەرە وەڵا زۆر ژەندووە ئەرە وەڵا باڵم داگەوتەوە لە مەشکەم ژەندووە مانگام دۆشیە و حیوانم دۆشیە و باشە ئەو کاتە حیوان چیتان هەبوو مەڕمان بی و وڵاخمان بوو باشە شیرەکەی بەروبوومەکەی شیرەکەی تان چی لێ کرد مەشکەکە ئیتر ئەمان ژەند و ئەمان کڕۆ ماس و ئەمان کڕوە دووە و ئەمان کڕۆ ڕۆن و ئەم دەشتا دەستی فەلاحەتیش بۆ وەختی خۆی لەگەڵ پیاوەکانە حتمما ئێوەش فەلاحەتیتان کردووە چیت کردووە لەگەڵ هەڵەمانە کرد توتمان لێدا و تەماتەمانە چنی و هەموومانە چنی و ئەو کاتە مناڵبەر بیت و حیوانت هەبێ و ئەجا تووتنیش بکەیت تووتن ئاخرت زۆ قورسامان کرد ئەی چۆن هیلاک نابوو ئەی چۆن هیلاک نەبووی بەرە وەڵا هیلاکە بوون شوێن نەبووی زۆر جار دای حاجەکان ئەڵێن ئاها هیلاکی ئەو کاتەیە ئێستا یاویتر ئەژنۆکانمان و خەڵکیش وایە ژێژێ وەختە هیلاک بوویت و سە بۆیە قاچ و باڵ و ئێرشەکە و یانی ئێرشەکە باشە ئەی خواردن چیتان دروستە کرد ئەو کاتە وەڵا ئیتر چوزانم برنجمان لێنیا و ڕۆنمان هێلکە و ڕۆن و خورما ڕۆن و قەیس و ڕۆن و ئیتر یا پراخ و ئیتر ئامانمانەوە خوار گۆشتی حیوان و باشە بۆ پاشێوان چیتانە کرد هەرشوانی وڵا برنجمان لێنیا ماس و برنجمانە خوار باش ئەو کاتە خۆ برنجیش زۆر نەبوو ئێوە بۆ خۆتان مەرەزە شتان دەخوانەی بڕێ دەوڵەمەنین و بوومان و ئەرە وەڵا مەرەزەمانە کرد و برنجی خۆماڵ برنجی خۆماڵی ئەرە وەڵا خوای گەورە سەلامەتان کە یاخوا باشە ئەی بەچی بەخەبەرە هات وەڵای تر مەلایەکمان بۆ شەو سڵایە کرد و هەڵیەستاندین و کەبیرەکەمەوە تۆ ئەوەنە هیلاک ببی ئێوارە بەو هەموو زەحمەتەوە بێ خواردن حازر کەیتەوە و ئەجا پارشە و هەستیتەوە هەستەکەم ژنی قەدیم زۆر ئارە بەخوا زۆر هیلاکە بووین ئەرە وەڵا
بەس هینیشان ماشەڵا ماڵیان بە بەرەکەت بووە ئەرە وەڵا ماڵ ماشکر و بەرەکەت و لەخوا بەزیایەت باشە حیوان وڵاتمان زۆر و باشە لە ژیانی خۆت و کاک حاجی شکر ڕازیت لەخوا بەزیایی ئەی لە مناڵەکان شکر ڕاشن لەخوای گەورەوە زیایی الحەمدلله ئینسان لەم تەمەنەشە مناڵی ساڵحی هەبێ لەخوا بەزیا گشتیان ساڵحن الحەمدلله يا ربي خوای گەورە لێتان قبول بکات ان شاء الله خوا لە تەژێرمەتی عاقبەتان خێر ان شاء الله کاک مەلای دریزگیان با بپرسین جارە کەشوهەوای ڕەمەزانی لە گوندی قەیەفەری چۆنە بەدڵتە جەنابەت کەشوهەوا لەبارە ماشەڵڵا هەتا ئێستا خۆشە سوپاس بخوا هەوا فێنکە خاستەن بە شەوا زۆر ساردە بە شەوا زۆر ساردە چەند ڕۆژێک لەمە پێش تۆزێک گەرم بوو بەڵام ئەمڕۆ چەند ڕۆژێکە لەخوا بە زیابێ زۆر فێنکە الحەمدلله لەبارە بۆمان زۆر باشە ڕەمەزان هەر بخۆی هینێکی تایبەتی هەیە کە ماشەڵڵا مانگێکی تایبەتە ئیلتیزامات دروستەکە با بزانین مەبەسمانەوەی ڕەمەزان بە قەیەفەریەوە بە باشی دیارە سوپاس بخوا گەنجەکانمان دەگمەن ببینم بە ڕۆژوو نەبێ هەمووی بە ڕۆژوە سوپاس بخوا خاستەن بە شەوا بۆ تەراویح ئافرەتانی ژیان بۆ تەراویح دوو مزگەوتمان هەیە مزگەوتێکی بچووکە مزگەوتێکی گەورەیە بۆ جامیعاوە بەڵام ئێستا دوێشە ئەوە قەرەباڵغ بۆ ئافرەتان ناچار پیاوەکان چوون بۆ مزگەوتە گەورەکە ئەزان چی ڕەمەزان خەڵک باشێنێتەوە باشە ئەگەڕێتەوە بۆ دین و خەڵک تۆبە ئەکا و خەڵک مەسەلەن بۆن منە لەو کاتەیە مەسەلەن ئیلتیزام دروستەکاتەوە گەرم و گوڕە بێ بەڵام سەرپەرشتی کردنیانەوێ ئەم سەرپەرشتیکردە بە بۆچوونی تۆ مامۆسای ئاینی ئەبێ بیکە یاخۆت هەر کەسێک خۆی بە دڵسۆز بزانێ دەکرێ ئەمە خۆی لە ڕاستیە ئەبێ مامۆسای ئاینی بیکات کەسی دڵسۆز ئەتوانێت هەندێک ئیش ڕێک بخا کە یاریدە دەری مامۆستا بێ بەڵام ئەو ئیشانە مادەم شتێکی ئاینیە فتوای پێویستە ڕۆشنبیری ئاینی پێویستە پرسیارەتە پێشوە خەڵک ڕۆژانە تووشی هەندێک شت ئەبێ پێویستە پرسیاری شەرعی بکە یعنی هەموو کەسێک خەڵکی سەلیقەدارە ئەتوانێت مجتەمەعێک بەڕێوەبەرێ باس بۆ بەڕێوەبردننی مزگەوت و خەڵکی مزگەوت و خەڵکی بە ڕۆژەوان پێویستە مامۆسایانی ئاینی بەڕێوەبەرێت چونکە زۆر شوێنە ئایبینین ماشەڵڵا ئێستا گەنجی باش پێگەیوە گەنجەکان ماشەڵڵا کاڵین باش پێگەیوە ینی جاری وایە بە ڕێگایکی زۆر دروست مەسەن گەنجی قورئان خوێن هەیە تەجویدی زۆر باشە مەخاریجی زۆر باشە با بزانین ئێوە لە سنووری گوندی قەیەفەریە لەو گەنجانەتان هەیە گەنج یا مەسەلەن شوێنێک هەیە کە تا فێری قورئان کرێن کە بەسمان قورئان بەماناوە کە چۆن ئینسان فێری قورئان خوێندن نەکرێت بەڵێ سوپاس بخوا من خۆم دەرسێکم هەیە کە زیاتر لە 10 نەفەر بەشدارین دەرسێکی قیرائەمان هەیە تەجویدمان تەواو کردووە هەندێکیان تەواویان کردووە هەندێکیشیان تقریباً 3 جزئیان ماوە قیرایی ئیمامی عاصیم بە هەردوو ڕیوایەتی ڕەحمەتی خۆیان لێبێ ئیمامی شوعبە و ئیمامی حەفظ با بزانم لە قیرائەیە ئێوە گرنگی بە تەرتیلە دەنمە تەنیا یان تیلاوەش ئێمە گرنگی تەواو بە مەخاریجی حروفە سیفەتی حروف و مەخاریجی حروف ئەو کەسەی کە سیفەت و مەخاریجی تەواو بێ ئیتر خوێندنەوەی ئاسانە بێ مەدەکانیش ئەوە ئیتر ڕاهێنانی لەسەرەکە یان ئەحکامی نونی ساکینە ئەحکامی میساکینە هەموو ئەوانە ئیتر بۆ خۆی لەگەڵ یا ئەڕۆی ڕۆژی چەند لاپەڕێکی پێڵێ ئەوەنە پێڵێتەوە ئەوەنە پێڵێتەوە مەلەکێکی بۆ دروستە بێت مامۆستا گیان سەلام عەلیکم سلام ورحمة الله وبركاته يا أخوة بخير والێ ڕازی بێ سپاست دەکەین مامۆستا مانگی ڕەمەزان مانگێکی تایبەتە خەڵک ماشەڵڵا ئیلتیزامات پێکاتەوە وردە بۆ عیبادەتکردنیش گەرم و کوڕە بێت مامۆستانی ئاینی ئەبێ چۆن ئاگایان لە خەڵک بێت سەرەتا بەناوی خوا درود و سەڵاوات بەسەر گیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشێکیش بە خێراتن جەنابتان دەکەم بەنسبەتی ئەو پرسیاری جەنابەت فعلا وایە واقعی کوردستانمان و مزگەوتەکانمان بە تایبەتیش لە ڕەمەزانە ئەو گەرم و گوڕی و هەموو شۆی مزگەوتە گەرمە بێت ضرورە مامۆستایان بە تەکید ئیستیغلالی ئەو گەرم و گوڕەی هاوڵاتیان و نوێشخوێنان و هەموو شۆکەرانی مزگەوت بکەن بۆی کەوا
تەشجیعیان بکەن بۆ بەردەوامی و بۆ ئیستیقامە و ئەویان کە ڕابگەێنن پەیامی ڕەمەزان پەیامی توێشووی تەقوایە و تەقواش دەبێت لە هەموو ئان و ساتێکدا لەگەڵ ئینسانی مسلماندا گیان نەبێتەوە و تێکەڵ و ئاوێتە بە دڵ و دەروون و ئەندامان و جستە و بیرکردنەوەی ببێت تاوەکو ئەوانەی کە هاموشوی مزگەوت دەکەن لە دەرەوەی مزگەوتیش هەمان پەیامی مزگەوتیان پێبێت و هەمان گەرم و گوڕی و هەمان تەوجیهات و ئاراستەکانی مزگەوت ڕنگ بداتەوە لە هەڵسوکەوتیانە لە مامەڵەیانە لە ڕەفتاریانە لە کرداریانە لە تەواوی کایەکانی ژیانیاندا. بەڵێ مامۆستا زۆر تاکید لەواکرێتەوە کە لە مانجی ڕەمەزانە دەرگای تۆبە ئاکرێتەوە تاکو ئەم لەحزێژ ئێمە بە جوانی لە تۆبە تێناگەین نازانین لەحزەی تۆبەکردن چ لەحزەیەکە ئایا مرۆڤ لەحزەی ترسنۆچیە لە لەحزەی جورئەتکردنە لە حەزەی ڕێڕە و گۆڕینە چەندێک گرنگە ئێمە لە مانجی ڕەمەزانە لە سەرەتاکانی مانجی ڕەمەزانە گرنگیش بە تۆبە بدەین بە مانای تۆبە بە فەلسەفەی تۆبە. بەتەئکید پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام تەئکید لەسەر ئەو بابەتە زیاتر دەکاتەوە کە فەرمێت کە ڕەمەزان دێت درگاکانی ئاسمان و باش دەکرێنەوە و دەرگای دۆزەخ دادەخرێت و نادا مناد جارچیەک هاوارەکە یا باغی الخەیری ئەقبل یا باغی الشەڕی ئەقسر ئەی ئەو کەسێ عەوداڵی خەیر و چاکەیت وەرە و بەرەو ڕووی چاکە و وەرزی خەیر و حەسەنات هەنگاو بنێ و ئەو کەسەی کە عەوداڵی خراپە و تاوان بوویت ئیتر بەسە و وەختێ دیکەوە تەوبە بکەیت و دەست هەڵبگریت و بەتایبەتیش وڵاتی خۆمان و مامۆستایان لە ڕەمەزاندا هەمیشە وتارێک دوو وتار پێش یان سەرەتای دەستپێکی مانگی ڕەمەزان بە بابەتی تەوبە و گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار و گەیاندنی موژدەکانی خوای پەروەردگار جەل لە جەلالوه بۆ لێخۆشبوون و بۆ مەغفیرەت بەڵام ئەوەی کە گرنگە ئینسانی مەندار تەوبە و شەوازەکانی تەوبە بەڕاستی ئەگەر نەسوح بێت ئینسان سوودی لێ دەبینێت نەسوحی شەوەتانێک کە ئەگەر حەق و مافی کەسێک لەو تاوانەدا هەبێت بگەڕێتەوە بۆ خۆی ئەگەر لە وجودا بێت ئەگەر نەشبێت بۆ وەرەسە و میراتگەرەکانی و نەگەڕانەوە بۆ سەر ئەو هەڵەیە کە تەوبەی لێ ئەکرێ و پەشیمانە بێتەوە ئینسان جۆرەك لە هاوسەنگی و کەسایەتی بە مرۆڤ ببەخشێت بەڕاستی دەبێت تەوبە بەو مەرجانە بێ بەو شەرتانە بێت و دیارە دەرگای تەوبەش واڵایە هەتا ئەو کاتی کە غەرغەرە و گیانەڵا یان خۆر لە خۆر ئاواوە هەڵدێت و فەرمانێکی تاکی و جەمعیشە چونکە خوای پەروەردگارە فەرمێ توبوا إلى الله جميعا أيها المؤمنون يعني بدست جمعي وبتاك لە هەموو کاتێکدا و پێغەمبەری خوای عەلەیهی السەڵات وەسەلام دیسان تەئکیدی لێکاتەوە فەرمێت هەوڵ بدە تەوبە لە کاتی خۆیدا و ئەتبع السەیئەتە الحەسەنەتە تەمحوها هەمیشە لە دوای هەڵە و تاوانێک ئەگەر ڕوویدا چاکەی بەدوادا بێنی بۆی قەرەبووی بکەیتەوە لە تای تەرازووی چاکەکاندا و خوای پەروەردگار وصف و پێناسەی بەندەکانی خۆی دەکاتە فەرمێ إذا مسهم طائف من الشيطان تذكروا ئەگەر تووشی لادانێک هەڵەیەک ببن بەهۆی وەسوەسە و ڕازاندنەوەی شەیطانەوە ئەوانە یەکسەر یادی خوا و یادی گوناه و عقوبە و سەرپێچی و تاوانەکانیان دەکەنەوە ومن يغفر الذنوب إلا الله یان ئەفەرمێ ولم يصروا على ما فعلوا ئەوانە سوور و حەریز نین لەسەرەوەی کە کردویانە بەڵکو تەوبە و پەشیمانی دەرابڕن.
بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە لە گوندی قەیەفەری سەر بە نەحەی خوورماڵەوە ماڵاواییتان لێکەین بەو هیوایی کە بەرنمەکەتان بەدڵ بوو بێ. سوپاسیش بۆ کۆمپانیای دۆلفینسی کە سپۆنسەری بەرنمەکەی کردین. خواتان لەگەڵ.